نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین تەنها بۆ مانگی سێ بڕی 42 ملیۆن و 800 هەزار دیناریان بەسەر 289 منداڵی بێباوکدا دابەش کرد. وەک بەرپرسی نووسینگەی هەولێریش دەیڵێت بەهۆی نزیک بوونەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز زیاتر لە 1000 سەبەتە خۆراک ئامادە کراوە بۆ دابەشکردنی بەسەر ماڵە هەژار و کەم دەرامەتەکان. بەشی بێبەکانی هەولێر کە ئێمە لە ئێستاداوە لە هەموو ڕۆژەکانی کۆتایی مانگدا دیارە موچەی مانگانە دابەش دەکەین. ئێمە ئەمڕۆ کە موچەی مانجی سێ دابەش دەکەین بەسەر 289 منداڵی بێباوک کە بڕی 42 ملیۆن و 800 هەزار دینارە دابەشی دەکەین. دیارە موچەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە دابەشی دەکات هەمووی لە خێرخوازان و زایدەن ئەو سندوقەی کە بەشی بێبەکان دایناوە لە تاوی شارچکەکان کۆ دەکرێتەوە اینجا دابەش سەر منداڵانی بێباوکی دەکەین و ئێمە دیارە بەبێ دواکەوتن لە هەموو مانگدا دابەشی دەکەین. خانەوادەی منداڵە بێباوکەکانیش دەڵێن بەخشین بۆتە کۆڵەگەیەک بۆمان و چەندین ساڵە هاوکاری و پشتیوانمان بوونا. وەک خۆشیان دەیڵێن جگە لە موچەی مانگانە جلوبەرگ و خواردەمەنی و گۆشتمان بۆ دابین دەکەن. داواش دەکەن خێرخوازان هاوکاری زیاتری بەخشین بن تاکو کەسانی تری هەژاریش سوود لە بەخشین وەربگرن. یا ڕبی خوا پاداشتی خێریام داتێ، خوا سەرکەوتویان بکە لە ژیاندا لە قیامەت ئینشاڵڵا و ڕەحمان. دەستگای بەخشین تقریباً 3 ساڵی کە مەلیرکانە مەعاشی وەردەگرین، منداری هێتیمان هەیە، بەڕاستی زۆر لە گەرمامان دینە، بەڕاستی زۆر خێرکەرن. ئینشاڵڵا و ڕەحمان خوا سەد هەندە بە قسمەتیان دەکاتەوە لە دنیا و لە قیامەت. بەڕاستی زۆر لە گەرمامان دینە، مەعاشەکانیشیان هیچ برێندوان نەکەوتووە، لە مانجی خۆیان دەدەن، شیرناتی لەگەڵ دەدەن، گۆشت لەگەڵ دەدەن، ئەرساقی لەگەڵ دەدەن. بەڕاستی یعنی خوا خێریان بنووسی، خوا لێیان ڕازی بی یا ڕەبی. دەستخۆشیان لێ دەکەم، سوپاسیان دەکەم، زۆر ماندوونە لەگەڵ ئێمە. هیوادارم خەڵکی دەوڵەمەند بێ بەهانەوە ئەو فەقیرانەوە و منداڵە بێ باوکانە بەڕاستی زۆر هاوکارمانن. دەستخۆشیان لێ دەکەم، خوای گەورە پاداشتی بە خێریان بداتەوە ئینشاءڵڵا، خوای گەورە سەرکەوتویان کە خوا خێری ئەو خێرخوازانەش بنووسێ کە یارمەتی ئێمە دەدەن. دەستگایەکی زۆر باشە، هەموو مانجەیە، یعنی زۆر هاوکاریمان دەکەن لە ڕووی جلوبەرگەوە، جێژنان، لە ڕووی ئەرزاق و پارە و هەموو شتەچی زۆر لیان ڕازینە، خوا لیان ڕازی بێ، هەرچی بە 250 بە هەر شتەچی یعنی هاوکاریمە دەکا، خوا خێری بنووسی، خوای گەورە لە دنیا و لە قیامەت ئینشاڵڵا بێتەوە پێشی. بەخشین تەنها لە یەک مانگدا موچەی زیاتر لە 900 منداڵی بێباوک دابین دەکات لە ڕێگەی خێرخوازانەوە بە بڕی زیاتر لە 107 ملیۆن دینار. ئەمە جگەلەوەی جلوبەرگ بۆ سەرجەم منداڵەکان دابین دەکات و سەبەتە خۆراک و گۆشتیش بە هاوکاری خێرخوازان دەبەخشێت بە ماڵە هەژار و کەم دەرامەتەکان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.